500 ساڵ بۆ پارچە پارچەکردنی وڵاتێک و زنجیر و فەلاقەکردنی نەتەوەیەکی مەزڵوم بەس نییە؟ لەو چرکە ساتەدا وە یادی شێعرە بەرزەکەی مامهێمن کەوتمەوە کە دەڵێ ئەوێستاش دەردە کورد نەکرا عیلاجی، ئەوێستاش کوردی کۆیلە ماوە حاجی. ئەمڕۆ و ئێستا 23 ئاگوستی 2014 زاینیە. لە 23 ئاگوستی 1514 زاینیدا شەڕی نێوان سەفەویەکان و تورکەکان کۆتایی پێهات و بەداخی گرانەوە کوردستان پارچە پارچە و بەسەر وڵاتانی دیکتاتۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دابەش کرا. لە 1514 زاینیەوە تا ئێستا کە 2014 زاینیە، ئەگەر 14 بە 14 معادلە بکەین، دروست لەو لەحزەیەدا کوردستان 500 ساڵ لە ئەسارەتی مێژوویی خۆی وەپشسەر دەنێ. بۆ کوردەکان ئێستا بەکردەوە تەنیا یەک نوختەی هومێد هەیە، ئەویش کوردستانی باشوورە. بەڵام بەداخەوە لە هەر چوارلاوە دوژمنانی ڕەنگاوڕەنگ و دۆستانی بەڕواڵەت دۆست، بەڵام لە ژێرەوە دوژمن دەورەیان داوە. زۆر جاران گوتومانە و ئێستاش دووپاتی دەکەینەوە، بە حەق جێگای خۆیەتی دەسەڵاتدارانی دنیا چاو بەڕابردوو و ئەولەویاتی خۆیاندا بخشێننەوە، حەقی خۆیەتی پشتی میلەتی کورد بگرن بۆ ئەوەی پاش 500 ساڵ کوردەکان چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دیاری بکەن. ئێمە وەک میلەتێکی چەوساوە چاوەڕوانین کە ساڵەکانی دوای 2014 وەرچەرخانێکی گەورە لە مێژووی ئینسانەکاندا ڕووبدا و تێکرای میلەتانی ژێردەست بە تایبەتی کوردەکان مافی ئەوەیان هەبێ بە ئیرادەی ئازادی خۆیان دواڕۆژی خۆیان دەستنیشان بکەن. 500 ساڵیش بۆ ژێردەستی و کۆیلەتی و خوێنڕژان و فەلاقەکران مەودایەکی یەکجار زۆر دوور و درێژە. سڵاو لە تێکرای ئەو پێشمەرگانەی کە ئێستا لە بەرابەر تێرۆریستاندا سەنگەریان گرتووە و لە لەمبۆزی ناحەزان دەدەن و هێرشی هێرشکاران پاشۆشکێن دەکەن. خۆزگە دەستێکی منیشیان لەگەڵ بایە. سڵاو لە یەکگرتووی هەر چوار پارچەکەی کوردستان و هاودەنگی ڕێبەرانمان. حەسەنی شیوەسەڵی 23 ئاگوستی 2014